لە گەشتەکەی ئەم ڕۆماندا جایەکتر هاتینەوە شاری سلێمانی، ئەو شارە نازدارە جوانەی کە هەمومان خۆشمان دەوێت، ئەو شاری کە توانوێتی هونەرمەندان و شاعیران و ئەدیب و نووسەران لە دۆری خۆی کۆکاتەوە. ئێرە شاری سلێمانیە سلێمانی. گەر بمانوێت هەر شتێک لەبارەی وڵاتێک و میلەتێک بزانین، دەگەڕینەوە بۆ ئەرشیفی نەتەوەی ئەو میلەتەیە، ئەو وڵاتە. ئێمەش لێرە لە گەشتەی ئەم ڕۆمانە هاتوونەتە بنکەی ژین، بۆیە چاک بخشێنینەوە بە مێژووی ئەم وڵاتە لە ڕێی ئەم ئەرشیفە نەتەوەیی کە بە هیمەتێکی زۆر و هیلاکێکی زۆر لێرە دروست کراوە لە خزمەتی مامۆستا سدیقین. مامۆستا گیانم کاتتان باش. سپاس. زۆر سپاس دەکەم. بوونی ئەرشیفێکی نەتەوەی بۆ میلەتێک چەندێک گرنگە کە ئێمە تا ئێستا بەلاوازی هێناومانە وا خەریکە بەرهەمەکەی لەلایەن جەنابتان و ئەم بنکەیەوە ئەچنینەوە و شتێکمان ئەبێت بە ناوی ئەرشیفی نەتەوەیی. ڕاستی ئەرشیف مەسەلەی ئەرشیف و پاراستنی کەرەستەکانی ڕابردوو شێشیش زۆر گرنگە بۆ ژیانی هەموو میلەتێ، بە تایبەتی کە ئەو میلەتە بگاتە قۆناغێک کە قەوارەیەک زۆرێ لە دەسەڵاتێکی خۆماڵی و تایبەتی خۆی هەبێت. کارێک کە بوو ئێمە لە دوای سەرکەوتنی ڕاپەڕینی ساڵی 1990 و بیکەین بنیادنانی کتێبخانەی نیشتیمانی هەرێمی کوردستان، دامەزرانی ناوەندی پاراستنی بەڵگەنامە، ناوەندی پاراستنی دەستنووس و کە بەداخەوە تا ئێستاش کاری لەسەر نەکراوە. هیوادارین ئەم ئاواتە بێتە دی. مەسەلەی ئەرشیف زۆر گرنگە بۆ ژیانی هەموو میلەتێک، چونکە ئەرشیف ڕەگ و ڕیشە و شانازی و پشت ئەستوریەک ئەبەخشێ بە تاکەکانی ئەو کۆمەڵە و نیشانەی ئەوەیە کە ئەم میلەتە هەیە. ئێمە هەزاران ساڵە لەسەر خاکێکە ژین کە کوردستانە، مێژوویەکمان هەیە، مێژووی ئێمە تێکەڵ بە مێژووی میلەتانی وەک تورک و فارس و عەرەب بووە. لەم دەرفەتە زێڕینەیە کە بۆ ئەم پارچەی کوردستان هەڵکەوتووە، هی ئەوەیە ئێمە مێژووی خۆمان لەو مێژووە بێنینە دەرێ، مێژوویشی سەربەخۆ بۆ خۆمان دروستکەین، مێژوویە لەسەر بناخێشی زانستی و پشت بە بەڵگەنامە. ئەم هەوڵەی بنکەی ژین ڕاستی بەو ئاڕاستەیە کە ئەرشیفێکی نیشتیمانی لە هەرێمی کوردستان دروست ببێ. ئێمە لە ساڵی 2004ەوە بە هەوڵی هیمەتی هەم ئەو دەستەیەکە لە بنکەی ژین کارەکە و ئەو دۆست و دڵسۆز و پشتیوانانەی کە لە دەرەوەی بنکە پشتیوانی مادی و معنەوی ئێمە و لە پاڵەوەشە هاوکاری مادی حکوومەتی هەرێمی کوردستان توانیمانە بە درێژایی ئەم ساڵانە چەردەیەشی زۆر باش لە بەڵگەنامە دەستنووس کتێب و گۆڤار ڕۆژنامەی کوردی کۆن کۆبکەین. مامۆستا ئەرشیفکردن لێرە بەس کتێب و ڕۆژنامەیە یان خۆی لە چ بابەتێکی تریشە ئەبینێتەوە ئەرشیفکردنە؟ ڕاستی ئێمە کۆکراوەکەی ئێمە بریتە لە کتێبخانە، کتێبخانەکەی ئێمەش بەشێکی کتێبخانەی گشتیەکە بە تەنیا کتێبەگرێتەوە لەسەر مێژووی ئەم ناوچەیە بە زمانەکانی کوردی عەرەبی و زمانە بیانیەکانی تر. بەشێکی کتێب بریتە لە گۆڤار و ڕۆژنامە کە ئەم هۆڵەیە کە ئێمە ئێستا لێی دانیشتووین، بەشێش کە بریتە لە کتێبخانەی تایبەت کە کۆمەڵێ لە کەسایەتی گەورەی کورد و تەنانەت بیانیش کە ئێمە کتێبخانەکانیمان هەیە، بۆ نمونەوەکو کتێبخانەی خوالی خۆش بوان شەبحەمەی خاڵ، دکتۆر کەمال فواد و دکتۆر حسان فوادی برای، بەشێکی کتێبخانەی مەبەستە مەلا عەبدولکەریم مدەریس، کتێبخانەی ڕۆشنبیری گەورەی عێراقی هیلال ناجی و کتێبخانەی ڕەحمەتی ڕەفیع علمی باک، کتێبخانەی تۆفیق وهبی بەک و زۆر لەو کتێبخانانە. بەشێکی ترمان بریتە لە دەستنووس کە توانیمانە بڕێکی باش لە دەستنووس کۆکەینەوە کەویش بە زمانانی کوردی عەربی، تورشی، فارسی و تەنانەت سریانیشە. بەشەکەی ترشی بریتە لە بەڵگەنامە کە هەزاران بەڵگەنامەیە کە ئەم بەڵگەنامانە بەشێکی بنەماڵەکانە، بەشێککەی ژیانی سیاسی و کولتوری ئەم ناوچەی خۆمانە. مامۆستا ئەم ئەرشیفکردنە
تا ئێستا لە چوارچێوەی ئەم بینایە ماوەتەوە کە لە ناو ڕەفەکانە دەستنووسە کتێبە بەڵگەنامەیە هەرچەنە ئەمە لە هەموو دنیا ئەکرێ بەس نازانم لە کاتی ئێستای بۆ ئێمە قورسیان چۆنە ناکرێ ئەمە بکرێ بە ئەرشیفێکی ئەلکترۆنیش لەگەڵیا چکە بۆ نمونە هەر کەسێک لە هەر شوێنێکی دنیاوە بێت بتوانێت بە ئاسانی ئەو بابەتێکی ئەوێت لە ئەرشیفی نەتەوەی ئێمە بۆ لێکۆڵینەوە بێت بۆ زانیاری تاکی خۆی بێت بۆ شتێک بێت سوودی لێوەرگێت ڕاستی ئێمە وەکوتم ئێمە هەم بە تواناییەکی کەمی مادی و مرۆیی توانیمانە گەنجینێشی باش بەرهەم بهێنین و ئەوەندە پێ ڕاگەیشتون کە کۆ بکەین و بپارێزین و ئەو کەرەسانە بەتابەتی کۆنەکانیان دیجیتاڵیان بکەین ماوەتەوە سەر مەسلەی ئەوەی کە ئەم شانە هەمووی بخرێتە ناو داتابیز و بخرێتە سەر بەردامەیە کە لە ڕێگای ئینتەرنێتەوە خەڵکان لە هەموو جێشی دنیا بتوان ببین ئێمە لەم ساڵانەی دوای ڕاستی دەستمان بۆ کارە کردو ئەم کارش بۆ خۆی کارێکی زۆر قورسە چکە بیرمان نەچێک ئێمە تا ئێستا لە کوردستانە کەسانی پسپۆرمان نییە لە بواری ئەرشیف کاری ئەرشیفکردن زۆر سپاس ماسەستێک بۆ ئەم دەرفەتەوە بۆ ئەم زانیاریانە هیوادارمیش دەنگی خۆمە خەمە دەنگی ماسەستێک بۆ ئەوی کە هەر کەسێک هەرچ بەڵگەنامەیەکی لا هەیە هەر شتێکی گرنگی لا هەیە لەسەر نیشتیمان و نەتەوەی خۆمان لێرە زیاتر شوێنیەکە پارێزراو بێت و خەڵکیش سوودی لێ بینێ زۆر سپاس دووبارە. لە گەشتەکەی ئەمڕۆمان بۆ سلێمانی زۆر بە گرنگمانزانی بزانین مێژووی سلێمانی و ئەو ناوچەی دەروبەری بۆ چەند ساڵ لەمە پێش ئەگەڕێتەوە. ئایا مێژووی ئێمە چەندێک کۆنە مرۆڤاتی لە چۆ دروست بووە بۆی بە گرنگمانزانی سەردانی مۆزەخانی سلێمانی بکەین چاومان بە بەڕێز کاگاشم کە ئەم کاتتان باش کاگاشم باش بەخێر بێن. زۆر سپاس ئەوەی کە سەرنجی ڕاکێشام یەکەم شت کە نووسرا بوو 245,000 ساڵ لەمە پێش چرخی بەردینی کۆن ئالێ و باسێکی ئەمە شومان بۆکەی ئەمە لە چووە ئەمە لە چۆ دۆزراوەتەوە؟ بەڵێ بە حکمی ئەوەی کوردستان ناوچێکی شاخاوی بووە مرۆڤی کۆن لە لێرە لە چاخی بەردینەوە لێرە ژیاوە بۆی ئەکرێ ئێمە بڵێن کوردستان لانکەی شارستانێتە مرۆڤ لە سەرەتایە لێرە ژیاوە پاشان لێرەوە بەرەو ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق ڕۆشت و مێسۆپۆتامیا ڕۆشت و ژیان دروست بووە. زۆر باشە کەواتە باسێکی ئەو مێژۆ بکەین گرنگترین کۆنترین پارچە کە لێرە دانرابێت کامەیە سەبارەت بە چییە باز لە چی ئەکە؟ بەڵێ کۆنترین پارچە هەمان بێ پارچە کۆڵەیەکی بەردینە مێژۆکەی بۆ 100,000 ساڵ ئەگەڕێتەوە لە شوێنەواری بەردەبەلکە دۆزراوەتەوە کە شوێنەوارێکی گرنگە لەو کاتە مرۆڤ هێشتا لە بڵێن ژینگەی ئەو کاتە گەرم بووە پێویستی بەوە نەبووە پەنابەرێ بۆ ئەشکەوتەکان لە پێدەشتەکانە ژیاوە بۆی ئەو ئامێرەی کە دروستی کردو هەر لە بەردا دروستکرا بۆی پێشی ئەڵێن چاخی بەردین لەبەرەوەی تاکە کەرەسەیەک کە مرۆڤ بۆ پێدابینکردنی پێداویستی ژیانی ڕۆژانی خۆی بەرد بووە بۆی پێڵن چاخی بەردین ئەمەی تقریبن پارچە کۆڵێکی بەردینە هەر لەسەر شێوەی وەکو دڵ دروستکرا. حەزەکەم بۆی بینێرانیش بزانن ئەم پارچە گرنگە چیە لەو پارچە و دەست پێکەین و پیاسەکەین بە مۆزەخانەکە و چەند شتێکی گرنگم پیشان بۆ بۆم باسکە فەرموو. کاک پشکۆ یەکێک لەو پارچە گرنگانی کە مۆزەخانەی سلێمانی شانازی پێوەکە میلەکەی پاشا ئیدیسنە ئەم میلە بۆ پاشا ئیدیسنە گەڕێتەوە کە پاشای شانشینی سیمۆریم بووە سیمۆریم هەر لە کوردستانە مەملەکەتێکی زۆر دەسەڵاتێکی زۆری هەبووە ئەم پاشا 4 میلی تا ئێستا دۆزراوەتەوە دوانێ لە مۆزەخانەی عێراقیە ئەمە سێهەمیانە و چوارمیشان لە مۆزەخانەی ئۆرشەلیمە کە بەداخەوە لە بێتواتە دۆزراوەتەوە پاشان چۆتە ئەوروپا و لە زووە لە 60ەکانە و دوایی سەرمادارێکی جوولەکە کڕێتی و بردووی لێ دایناوە ئەمەی کە لێرە گرنگە بۆ ئێمە ئەم میلە ئەمە زۆربەی ئەو ڕووداوانی کە باز لە مێژووی کوردستانە کە دێخود ناوچە و شوێنەکان پاشایەکی ئێرە نووسیوەتەوە چونکە ئێمە بەشێکی زۆری زانیاریەکانمان لە ڕێی ئەو دەقەیان مێخیانەوەیە کە پاشا ئاشووریەکان یاخود ئەکەدیەکان یا سۆمەرەکان کاشە ئێریان داگیر کردو زانیاریمان بەڵام ئەمە گرنگەکەی زۆر تایبەتە لەبەرەوەی لە کوردستان خۆیان دۆزراوەتەوە ئێمە زۆربەی ئەو زانیارانی کە لەسەر مێژووی کوردستان دەستمان نەکەوێت لە ڕێی ئەو دەقە مێخیانەوەی کە دۆزراوەتەوە ئەمە نووسینێکی پاشایەکی سۆمەری ناوی شولگیە
کە هێرشی کردو ئەم ناوچەی داگیر کردووە کە پێشتر ئاماژەم پێکرد ناوی شاری هەولێری هێناوە لەم شوێنە لەسەر ئەم بەڵێ ناوی شاری هەولێر و ناوچەی ئەم ناوچەی کە داگیری کردو بۆیە ئێستا ئەمە یەکێکە لە پارچە گرنگەکان کە لە مۆزەخانی سلێمانی ئەمە بۆ 2111 ساڵ پێش زین دەگەڕێتەوە. بەڵێ زۆرکارڵی نووسینی مێخی زۆرترە بەڵام پارچەیەکی تر کە ئەکرێ بڵێن مۆزەخانی سلێمانی ناوی پێ دەرکردو زیاتر ناوی پێ دەرکردووە تابلۆی پێنجەمی ئەفسانەی گلگامشە کە بە شانازی زۆر ئەمە بەست خوێندنەوەی ئەو تۆزە لەلایەن پسپۆران و دوو مانگی پێچووە بەس دانیشن بیخوێنەوە بۆی شیکاری بۆ بکەن. ئەمە ئەکرێت دوای خوێندنەوەی دەرکەوت بەشێکی زۆر لە چیرۆکی بڵێن چیرۆکەکەی ئەفسانەی گلگامش زانیاریەکانی گۆڕاوە لەوەی کە ئەنکیدۆ کەسێکی کێوی نەبوو بەڵکو مۆسیقای لێبوو حەزی لە مۆسیقا بۆ بێگومان کەسێک کە حەزی لە مۆسیقا بوو یان کەواتە کەسێکی شارستانیە یعنی بیری کراوەترە بۆی ئەمێکێکە لە پارچە گرنگەکانی مۆزەخانەی سلێمانی کە بە شانازیەوە ئێمە لێرە نمایش ڕاستی ئەفسانەکە ئالم پارچە بەڵێ ئەگەر جوان سێریکەین کاک پشکۆسەیکە لە شێوەی ئەو دەموچاوی کەوا درێژ کراوەتوانە ئیتر ئەمە زۆر خوێندنەوەی بۆ ئەکرێت ئەمە بۆ ڕوح و جادوگەری بۆ یاخودیا 5800 ساڵ پێش زین بەڵێ کۆنن ئەمانە ئەڵێ لەسەر شێوەی وەکو دەموچاوی شەوگەر بێوە سەحلی پێ نووسراوە طبعاً ئەمانە کە ئەدۆزرێتەوە لە دەستکەوتێکی زۆر گرنگە بۆ ئێمە زۆر سپاس بەڕاستی ئەمە مێژوویەکی پرشنگدارە هیوادارم خەڵک بتوانێت بۆ توێژینەوە یان خۆی بێت بۆ مێژووی خۆی بگەڕێت بەڵام هەر پارچەی دەدەقە و چارەک و سەعات و 2 سەعاتی بە دیارەوە بەس دیقەتی بی زۆر سپاس کاک هاشنگیان دەست خۆش ساکارخان سپاس ئەسپێکی زۆر جوان زۆر پاک ڕوودەکەشە دەنگی زۆر خۆشە زۆر سپاس ممنون طبعاً ئەمە باسی ئەو کەم کە بڵێم لە سلێمانیە لە کاتێکی زووەوە لە ساڵانێکی زۆر بە خێرایی ئافرەتیش هاتە بواری گۆرانی وتن و موزیک ژەنین اینجا حەزەکەم ساکارخان وەک خانمێک باسی ئەم مێژۆ پرشنگداری سلێمانیمان بۆ بکە چۆن و کەی ئافرەتی گۆرانی بێژ ئافرەتی موزیسیان سەرێن هەڵدا لە سلێمانیا تا ئێستا چۆنیە طبیعی مێژووی سلێمانی مێژوویەکی زۆر کۆن نییە مێژەکەمان تازەیە بەراورد بە هەنێک شاری تری کوردستان بەڵام ئەبینی ئافرەت بەگشتی لە بواری هونەرە زۆر چالاکە بە تایبەت لەم ساڵانەی دواییە هەڵبەتە ئەوەی کە هەمانە گۆرانی بێژمان هەیە بۆ منە بنمونە دایکی جەمالمان هەیە کە ڕیکۆردی هەیە و بۆ منە پێی پێبین ئەڵێن ئەمە یەکێکە لەو ئافرەتانەی کە لە ساڵانی سیوچلەکانە بۆ منە گۆرانی و بەڵێ لەسەر گرامافۆن بەڵام ڕەنگە ئێمە ئافرەتی ترمان زۆر بوو بێ بەڵام بەداخەوە کە دیکۆمنتێک نییە لە بەردەستمانە لە کۆمەڵگی ئێمە هەرونی کە تەخەڕوجەکەن تر تااقەتیان نامێنێ دوور ئەکەونەوە زۆربەی زۆریان هەمیان ناڵێم زۆربەی زۆریان دوور ئەکەونەوە تااقەتیان نامێنیان کە ئەکەونە ماڵی خۆیان و ناو ماڵ و مناڵ قورسایی ژیان و یا ئەوان لێکا لە مۆسیقا دوورکەونەوە
ناکرێت ئەمە هاوسەنگێک دروست کاتیان اختیاری ئەو هاوسەرکی رێوا بێت کە لەناو خێزانەکە بتوان یارمەتی دەری یەکتر بن بۆ ئەم مەسەلەیە. هەڵبەتە دەکرێت ئەو ئافرەتیشمان هەیە هەم خێزانی هەم دوای هاوسەرگیریش توانێتی لە پرۆسەکەی میوزیکە ینی بەردەوام بێت و کار بکە بەڵام هەڵبەتێمە لە برەوەی مجتەمەعێکین تا ئێستا زۆر ئەو کرانەوەیەمان نییە کە ئافرەت بتوانێت پیاو بتوانێت وەکو ئافرەت بۆ نمونە هاوکار بێ لە ماڵا بەڕاستی ئافرەت لۆدی مناڵ ینی زەختی مناڵ و خێزان و هەم شتانەیەکەوێتە سەر بۆیە ناتوانێت هەنێ جار لە پرۆسەکەی زۆر بەردام بێ من بەراورد بەخۆم کە پێش هاوسەرگیری و ئێستا ڕەنگە فەرقێکم هەبێت نەتوانم کاتم نییە زۆر تەمرین بکەم کاتم نییە بۆ مۆسیقا بەڵام جاران کاتەکەم باشتر بوو ئەمتوانی باشتر ئیشی لەسەر بکەم. طبعا بێگومان یەکێکتر لەو زەربانەی کە بەر کەرتی ئێوە کەوتووە ئەوەیە کە دوای تەخەڕوجە بێ بن بە مامۆستا ئەمەش بەشێکترتان لێ ئەکاتەوە لەو هونەر و بەهرەی کە هەتانە حەزەکەم جوم لە پارچە مۆسیقایەک بێت دواتر بەڵام ئەمێ ئاماژەر بۆش بم یعنی خۆشببختانە لە هەولێر لە ساڵ سەرەتای هەشتاکانە تیپی خانزاتی کچان هەبوون کۆمەڵێک ئافرەت بوون کۆمەڵێک کچی گەنج بوون بە گیتار و درامسەوانەوە مەزموعی کۆمەڵی ئیشی زۆر جوانیان کرد هەروەها لە دووە لەگەڵ گروپەکەی ماوەسەد شادا کۆمەڵێک دەنگخۆش و گۆرانی بێژی زۆر جوانمانتیا هەڵکەوت هەروەها لە شاری لە شارەکانی کەش بە هەمان شێوە هیوادارم ئەم ڕەوتە بەردەوام بێت و زیاتر پەرەپسێنێت لە کۆتایی شا حەزەکەم پارچێک موزیک بژەنین پێکەوە گەر نیش حەزەکەم بە گیتار لەگەڵدا بەشدار بم. سەروپێ طبعاً لەم بەرنامانە هیوایەتم بۆ یەکێ بڵێ سەروپێ ئاوادەکەشم هاتە دی ئەوە سەروپێ لەم گەشتەی ئەم ڕۆمان بۆ سلێمانی خوانەکە سەروپەیە بەڵام چ سەروپەیەک و بەدەستی چێ لەسەر خان چۆنی باشی سپاسەکەم بەخێر بن سەر چاو گەورەتان کردم زۆر خۆشحاڵ خۆتان گەورن زۆر سپاسی جەنابتانەکەم بەخێر بن دەستخۆشی لە کوردستان 24ەکەم بەڕاستی زۆر خۆشحاڵم زۆر سپاس ئێمەش زۆر خۆشحاڵین زۆر سپاس نسار خان طبعاً شتێکی لە سلێمانی ئێمە سەروپێ بە جیپەکەین بەڵێ برنجەکەین ناو جیپەوە ئەمە بەڵام دەستوری تر هەیە هەر سلێمانی زۆر جار یان لە ئەو لۆکاتی کە فریا ناکەویت چکە جیپەکە دوورینەوەی زۆری ئەمانە کە فریا ناکەویت یان کە پەلەتە ئەیکەین بە جیپەی نایلۆن ئێمە ئەمڕۆ دەستوری دۆم بەکارێنین کە جیپەی نایلۆنە جیپەی نایلۆن کەرەستەکانی چۆنە و چیە بۆمان باسکە جیپەی نایلۆن طبعاً بریتە لە گۆشتی بەرەخ خۆم بە چقۆ وردم کردووە لە جاتی قیمە قەیمی وا دروست کراوە قیمان نەکردو گۆشتەکان پارچە پارچەی ورد کردو و وەکو چۆنەڵیت چوو بڵێن بەڵێ ورد بەڵێ برنجی کوردیەوە لەتکەنەوەکە ئەمەش بڵێن قاچ و کەلەکەیەتی و زمانەکەیەتی ئەمەش گیپەکەیە هێناومانە بەڵێ ورگەکەیە بەم شێوازەیە خۆی پارچە پارچە جوان شۆراوە تۆپاک و تەمیز اینجا من بە مەقەس پارچە پارچە ئەی بڕم پێکهاتەکانیشی زەیتە و زەردەچەوەیە ئاڵەتە مێخەکە ئەم داو دەرماناتە زیرەیە و ئاڵەتی هەڕا و ئیتر ئەنوا ئەشکال شتەهی پەیوەندی بە سەروپێکەوە هەیە خوێیە کشمیشە بایامە طبعاً یەک شتی خۆش بۆ جەرمەوە ئەوە جارێکیان مەجموعەی برادەرم داوەت کردومانە سەروپێمان بۆ لێنە سەروپێمان بۆ لێنێتم باش سەروپێ و جیپەم لێنا بەڵام برنجەکە مەجموعەیەکی زۆری لێمایەوە زۆرم کردبوو وتم باشە باقیەکەی بۆتانەکەم بە جیپەی نایلۆن پێوتیان زۆر باشە و هاتین و ڕۆشن و لەسەر ئاگر ئەکوڵاو
وڵا یەکێ برادەرەکان زوو هاتە مەطبەخ سێری چێ کرد و ڕای کردو دەرەوە سێری چێ کرد و سێری مەنجاڵەکان کە تێم کرد هەروای کردووە وتی ئەی جیپە نایلۆنەکە کووە وتم ئەوە جیپێ ئەوش برنجەکەی ئەو بە جیپەی نایلۆنەکەی وتی ماڵە ئاوا بێ لەبانێ لەگەڕێم هەبزانانی جیپەکە بە نایلۆنەکەی لەناو عەلاگە و نایلۆنە خۆشمان مامەسایکیشیکەین خۆی ئەم جیپە نایلۆنە ئاسانکاریە بۆ خانم بۆ خان و خاتونەکان کە مەسەلەن بڵێن تۆ کە ئەمە بەم شێوازە لە ئێنەی دانانیشیت یەک سەعات ئەم وەرگە بدوریت و پاشان برنجەکەی تێکەیت و اینجا سەری وەرگەکە هەمان شێوە بدوریتەوە ئاسانکاریەکە کاتە با دەست پێ بکەین چۆن پێشەکی وەرگەکە بە مەقەسە بڕی ئەی قماش بەچی ئەبڕی بە چەقۆ بەڵێ پارچە پارچێکن تەمانە مەقەسە مەخسووس بۆ خواردن بەکارهاتوە نەگە مەقەسی جل و ئەم بابەتانە بێت پارچە پارچەی ئەەکەین پاشان لەگەڵ ئەم بابەتانە ئەی کوڵێنین جوان جوان جا بە ئاوەکەی تقریبا شتەکان ئامادە هێرێتە ناو مەنجەڵەوە حازریکین دەبا بچین بیکەین ناو مەنجەڵەکەوە طبعا لێستاوە دەم نووساو بێ کالیەوم هی ئەوە داتوان بڵێ نم کە خۆشە ئەو دەستانە و خۆش بێت سلێمانی بە سەروپیەوە جوانە بە سەروپیەوە خۆشە خواردنی سلێمانی یعنی سەروپێ خەڵکی سلێمانی شێت و شەیدای سەروپێن هەرچەنە ئەمە جیپەکەمان نایلۆنە بەڵام هەر حسابە خەڵکی سلێمانی یعنی ئەگەر لە هەفتێ لە مانگێکە یەکجار سەروپێ نەخوا لە دوو مانگە هەری خوات یعنی ئەگەر هەشە هەفتەی جارێکە چێ بۆ بازار سەروپێخوا بەڕاستی دەبێت ئەم قیتانە بکەینەوە گریبەختمان دەست خۆش بوو ئەم ڕازانەوە جوانە بەڕاستی من هەست دەکەم شتی کەشە زۆر لە ژێر سەرە نەگەر ئەمە طبعا هونەرمەند نەبین هونەرمەند دیزاینەر طبعا نسارخان بێژگەلەوەی کە بەڕاستی دەستاوێکی خۆش و ئامادەکارێکی جوان و تەرتیباتیی کردوەستەکەم ئەو ترشادەژەری خۆ بێ بەڵێ پێشمە ناوسازی شیانی و تۆژەری خۆمە کێکی یانی و تێرەمەی خۆمە ئەنجانیە ڕەسامیشە لەگەڵ ئەوە دیزاینەری جلی کوردی و جلی تر دوای پیشانتان ئەین یەک بەیەک شتی زۆر ئەنتیکەی کردووە لە دیزاینە بەڕاستی لە هەڵبژاردننی ڕەنگە ڕەنگی شتەکان تەنسیقی ڕەنگەکان زۆر عجیبە و دەستانە خۆش بێ لە فەرموو دەستی خۆش بێ نایلۆنە براکەم نایلۆنە ئەو ئەم جیپایە نایلۆنە ئەو نسارخان بەنیسبەت ئەو دیزاینانەی کە ئیکەیت چۆن وا فێر بوویت چۆن وا خولیای ئەوە گرتیتی کە ئەم دیزاینانە بکەیت و بەو شێوازە پرۆفشناڵی ئێستا کە ئیکەیت بەڵێ فەرموو من خۆم هەر خولێ خۆم بۆی لە مناڵێ زۆر زۆرم حەز لە ئیشی دەست بوو لە ڕسمەکانمان کە ئەم کرد یعنی تەسەور ناکەیت لە جلی بڵێن جلی کوردیمان دروستە کرد کە نەورۆزە بۆ مامۆستایی و نەورۆز دروستکەن و ئەم بابەتانە من زیاتر احتیمام بە جلە کوردیەکان ئەیە بەهی ئەو مناڵانەی کە ئەمان کێشە زۆر نەخشم لە جلەکانە ئەکێشە ئەیتر ئاها وردە وردە حەزم پێ بوو دەستم پێگر بە شت دوورین و هی دەست بیانی بەس بۆ خۆم بیدار بەس بۆ خۆم مەکرد ئیتر زۆر کە زووتیان ئیشەکانە زۆر جوانە قەیچەکە بۆ نایتە دەرەوە بۆ خەڵکیشی بکەیت ئیتر من مەجموعەیەک چۆنەڵێ مشتری تایبەتی خۆمم هەیە تا ئێستا زۆر دەرنەکەوتوم ینی زۆریشم حەزێ نییە زیاد لە حەد یعنی کردو بە براندێک بۆ خۆت ناو لێ ناوکو براند بەڵێ
پێم خۆشە بڵێم گەشتی ئەمڕۆی سلێمانیمان زۆر خۆش بوو کەسایەتی بە نرخمانتیا بینی کەسایەتی شارەزا ئەو شتانی کەم ڕۆی سلێمانی بینیمان بەڕاستی جێگەی بە نرخ و بەرز ڕاگرتنە زۆر سپاسی نسارخانی شەکەم کە کۆتایی گەشتەکەمان بەم خوانە خۆشە کۆتایی هات تا شارێکی تر تا گەڕانێک و گەشتێکی تر تا خوانێکی تر تا کەسایەتێکی تر هەر شاد و بەختەوە بن.